سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. بريزان مامۆستا سامان لێرەیە؟ بەڵێ مامۆستا بەڕێز مامۆستا سامان وتارێکمان پێشکەش دەکات دەوا لە بەڕێزیانەکەین کە فەرمێ بۆ ئێرە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بران خوشكاني بري السلام ورحمة إخوائي جورتان ليبيا هر مادام يادك يادي لدايقوني بيغمري إخوائي صلى الله عليه وسلم وزيندو كرنوي أم يادا بيروزيا با دس بيشكي وكولي بيشكي بصلوات دس بيبكينو ديسانو متاملا اللهم صل على محمد وعلى آل محمد عسى ولعل إن شاء الله صلواتي في غمر صلى الله عليه وسلم لم كاتا بيروزانا للسربية اللهم آمين. بران وكو أو بيابر رزا فرمي بابتكي من لشارتشوين ناو نشاني بيامي محمد بيامي مروف سازية لو تشارتشوية خليتو بلام لبري كاتاكوتي 20 دقيقة مجبور توزا تقريس يكينو كورتي يكينو عسى ولعل لكويا ما بس الرئيس يكان بقى بابريستان طبعا ئەم یادانە بۆیە ئەکەینەوە هەوڵێم تەوەرەی بابەتەکەم بکەم مادامە بە دوو تەوەرە یەکیشان ڕەبتی هەیە بۆچی ئەم یادە ئێمە زیینو ئەکەینەوە بە تایبەت لەو گۆشەنیگایە و سەیریکەین کە پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامی مرۆڤسازیە بە تایبەت لەم بۆنانەیە کە زیندوو ڕای ئەگرین خۆ زیندووکردنەوەی خۆمانە لە پێش هەموو شتێکە نەک بۆنەکە چکە بۆنەکە خۆی زیندووە ئێمە خۆمانی پێ زیندووەکەینەوە هەر ئەوەش قسە ڕاستەکەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم بۆنانەیە فرسەتە جارێکی تر بە خۆمانە بینەوە کە ئێمە شوێنکەوتەی ئەوین شوێنکەوتەی چ زاتێکی عەزیمین لە لای خوای گەورە. ئەمە شوێنکەوتەی زاتێکین کە یەکێک وەکو عەلی تەنتاوی و فەقیه و عالمی سووری ئەفەرمێ ئینسان کە زۆر ئالوودە ئەبێ و خۆگرێ بە شتەکانەوە گەورەی و ماهیەتی شتەکان لە دەستەیە. بۆ نمونە هێنێتەوەڵێ کاتێک ئەبینی بینایەکی گەورە بە ئاسمانە ئەفڕێ بۆ هەموو ئاڵۆزیە کە مەبەستی تەیارەیە ئەوە پێی هاتوچۆکەی تەبیعیە بێتەوە لە لات کە ئەمە بەڕاستی شتێکە جێی سەرسوڕمانە کاتێ بینایە بەسەر زەوی ئاڕایە بەسەر ئاوەکانە ئەڕوا ئەفەرمێ وای لێت ئینسانۆنە ئالوودە ئەبێت جا زۆر سەرکەوت لەگەڵیا زۆر تەبیعیە بێتەوە بەلایە بەلەم یەکەوە ڕوا بەسەر ئاوا ماعەلعیلم ئاڵێ خۆی لە خۆیە کە سەیریەکەی ئەم شتە زەخمە بەم هەموو شڕ و پڕی و ئاڵۆزیە لە مەکائین و لە دەستی هەندەسی جێ ئەوەیە ئینسان هەموو دەقێک تەفەکورکە کە بەڕاستی ئەمە شتێکە عەزیمە و مەفروزە تەفەکورکەی کە ئەم شتە زۆر گەورەی ئینسان دروستی کردووە. لەگەڵ یایەتە خوارەوە لە باسی یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە دانیشیناوە یادیەکەینەوە ئەڵێ مەفروزە لەم یادانەیە هیچ نەبێ بەوە دەرچیتایە وەکو تەوەری یەکەم کە تۆ لەبەردەم یادی کەسێک و زاتێکی زۆر عەزیمای لە لای خوای گەورە و ئێمە شوێن زاتێکی زۆر گەورە کەوتوین کە موحەممەدە صلی الله علیه وسلم هەر لێەوە ئێمە ئەبێ لە بیرمان نابێت کە ئەم پێغەمبەرە ئەزیزە کە هاتووە چۆن ئێمە بە عەزیم سێری نەکەین. یعنی ئەڵێ لێەوە سێری بکە و تێ بفکرێ تۆ خوای گەورە تۆی کردووە بە شوێنکەوتەی چیە زاتێک کە لە داییگە بێ لە بیابانێکە لە سەحرایەکە لە لادیەکە نە دەرزێکی خوێندووە نە قیراءە نە خوێندن نە زانستێک نە دەرزێکی زانستی خوێندووە مناڵێکی ئومی کە هیچ نازانێ وردە وردە گەورە ئەبێ بیر و هەمی ئەوەیەتی کە نەک لادیەکەی نەک شارەکەی بەڵکو هەموو بەشەریەت لەو حاڵی کە تایەتی ڕزگار بکە بۆیە قەناعەتەیەنێ کە ئەبێ من بەم کارە دەست پێ بکەم پەیامێکی خوایی بۆیت بەم پەیامە
ئەکەوێتە ڕزگارکردنی هەموو بەشەریەت. ئەم کارە خۆی لە خۆیان گەورەیە، لەوەش گەورەتر سەیری بکەین کۆمەڵێ خەڵکی لاواز لەگەڵیا ئەبن بەم کارە هەڵەستەیە کە هەڵی ژەستێ دوو ئیمپراتۆریەتی گەورەی سەردەمی خۆی وەکو ئێستا بڵێ ئەمریکا و بەریتانیا ئەو کاتە فورس و ڕۆم هەمووی چۆک پێدایە و هەموو بەشەریەت دەگۆڕێ بۆ هەتا خەریتەی سەرزەوی ئەگۆڕێ. ئەڵێ لێرەوە ئێمە ئەبێ زۆر گەورە سەیری ئەم پەیامە بکەین کە لەم بۆنانە ئەوە بیرخێنەوە یاد خۆمان بەلایانی کەمەوە ئێمە شوێن پەیامی محەممەد صلی الله علیه وسلم کەوتوین و محەممەد کەوتوین و ئیسلام کەوتوین کە دینێکی عەزیمە و پێغەمبەرەکەی عەزیمە و پەیامەکەشی عەزیمە. ئەم هەستە دووبارە لە خۆمانە دروستکەینەوە. شوێن پێغەمبەرێک کەوتوین کە مرۆڤی سازاندووە، بیلالێکی حەبەشی کە ڕەشپێستە و تعەسوبی عنسوری لەگەڵ بەکارێنن کە عەبدە کە بەندەیە کە هیچ مافێکی نییە کە بێ کۆی لەبێ کە بێ هەرەوە ژیانی بێ هەتا ئەمرێ لە پڕا ئەگۆڕێ بە منهەجی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە یەتەوە بەخۆیان سلوک و هەڵسوکەوت و قسەکردن و کردار و گفتاری ئەگۆڕێ وردە وردە ئەم زاتە کە بیلالی حەبەشیە ئەبێتە کێ ئەبێتە کەسێکی تر کە شوێن پێکەی ئەچێتە سەر کەعبە پیرۆسترین شوێنی سەرزەوی لەسەر زەویە و لەناو قوڕەیشەکان خۆیانە وردە وردە بێتە دەسەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵکو لە ئاخیرا بێت یەکێک لەوانی کە مژدەی بەهەشتی پێدرێ. ئەم بیلالە لە بینی بیلالی یەکەم و دووەمە چ گۆڕانکاریەکی گەورە ڕوویاوە. ئەم پێغەمبەرە نازدارە توانێتی چ گۆڕانکاریەک بکات. عومەری کوڕی خەتاب لەو کەسەوە کاڵێ من هەر حساب بۆ ئینسان ناکەین وەکو ئافرەت حسابمان بۆ ئافرەت نەکەوتووە ئەگبێ بۆ عومەری بڵێ لە مەجلیسیا ئافرەت هەڵەستێتەوە بڵێ ئافرەتەکە ڕاستی کرد و عومەر غەڵەتی کرد. ئەو نقلە گەورەیە لە بینی عومەر وەکو مرۆڤ لە بیدایەتە عومەر وەکو مرۆڤ لە دووەم جارە. ئەمانەی کە ئەم مرۆڤانی پێگەیان پەیامی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم دایک و باوکیان نەبوو و پەروەردەی دایک و باوکیان نەبوو بەڵکو پەیامی مرۆڤسازی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم نەک هەر بۆ ئەوان بەڵکو بۆ هەموو قبیلەکەی و هەموو خەڵک لەو کاتەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاو کە ئێستا دەرفەت نییە انشاءالله مەجالە بۆ خاڵ بە خاڵ بۆ ستاینایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن کاری کرد لە ناو کۆمەلگاکەیە لەسەر ئاستی تاک و کۆمەلگا کە گۆڕانکاری لە چی کرد؟ گۆڕانکاری لە فکریانیا کرد کە ئەو کاتە بتپەرست بوون هەتا ئینسان پەرستیش بوون. کاتێک کاچنە بەردەم ڕۆستەم ئەڵێ ئێوە چیتانێ؟ ئەڵێ ئێمە هاتووین بەندە لە بەندایەتی بەندەکان ڕزگارکەین بۆ بەندایەتی خوای گەورە مرۆڤایەتی ڕزگار کرد لە بەندایەتی بت هەتا بەندایەتی بەندەکان مرۆڤایەتی ڕزگار کرد لە زیندە بەچاڵکردنی ئافرەتەکان بەجەستە و بە مافیش مرۆڤایەتی ڕزگار کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەهێنانەوەی حەق بۆ ئافرەت کە هیچ حسابێکی بۆ ناکرا هەتا بە میرات بڕینەوە بۆیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عنصوریەت و تعەسوبی نەهێشت کەەوە باو بوو لە ناو سەردەمی جاهیلیەتا بە جۆرێک باو بوو حساب بەس بۆ عەشرەتەکرا بۆ نەسەبەکرا بۆ حەسەبەکرا و خەڵکە چەوسێنرایەوە بە مەسایلی ڕەگەزپەرستی وەکو نیشانەمان پیا و ئیشارەتمان پیا لە بیلالە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو سەردەمەیە کە هاو خواردنەوەی نەهێشت دزی نەهێشت گەندەڵی نەهێشت بە مەفهومی ئەم سەردەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو سەردەمەیە کە هاو خورافیاتی نەهێشت کە باو بوو لەو سەردەمەیە هەتا گەشتە ئەوەی عەرەب کە زەلیلی بەردەم ڕۆم و فارس بوون وەکو چۆن ئێستا موسڵمانان زەلیلی بەردەم دوو گەورەترین ئیمپراتۆریەتن لەسەر زەویە عەرەبی کرد بە سەرداری مرۆڤایەتی بەڵکو موسڵمانان ئەگەر مەفهومەکە ڕاست بڵێن کرد بە سەرداری مرۆڤایەتی و کردی حەزارەت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هات ئەمانەی هیچی نەهێشت هەتا تەفرەقەی تەبەقی نەهێشت ئەو سەردەمە وەکو چۆن لەم سەردەمەیە هەیە لاواز حسابی بۆ ناکرێ و بەهێز لە مەحکەمە و لە قانون دەرەچێ ئەو سەردەمە ئەوانەی نەهێش کە ئیوای فاتیمە والله ئەگەر فاتیمەی کچم دزی بکات دەستی ئەبرم کە کاتێ ئوسامە تەکلیفی کرد بۆ ئافرەتێکە دزی کردبوو. ئەمانە بە جۆرێک باو بوو سەردەمی جاهیلیە لەو سەردەمەیە زوڵم و ستەم گەشتە بۆ چڵەپۆپی ستەم لەو کاتەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هات دەستکاری تاک و کۆمەلگای کرد گۆڕی بە جۆرێک قورئان باسی ئەم حاڵەتەمان بووەکە ئەگەر هەموو ئەوەی لەو سەردەمەیە کورتکەینەوە لە یەکێ لە ئاەتەکانی خوای گەورەیە کە لە قورئانە فەرمێ إن هم إلا كالأنعام بل هم أضل. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هات وەصفی قورئان بۆ ئەو سەردەمە بۆ خەڵکی ئەو سەردەمە ئاوا بوو ئەی فەرموو ئەوان وەک ئاژەڵ وابوون بەڵکو لە ئاژەڵ خراپتر. طبعا ئەمە جنێو نییە خوای گەورە بۆ مەملەکەتەی با تەشبیهیان کا بە ئاژەڵ وەکو جنێو کە جاری وا ئەو تەفسیرەیە بۆ ئەکرێ بۆ ئاەتەکە بەڵکو قسەکە لەسەر ئەوەیە
لە بەرامبەر ئەو قوانینانە ئیسلام هێنابوونی و بڵاوی ئەکردەوە لە بەرامبەر ئەو جاهلیەتی ئەوانی تیابوون ئەوان وەکو ئاژەڵ تەعاملیانە کرد لەم مەسەلانەیە بەڵکو جاری وا بوو بەلهم ئەڤڵ دوو لە ڕوویە مەجلیسە جاری وا تۆ بە گوێدرێژە گەڵی هۆژەڵ ئەوەستیە بە بەخایە قسەی بۆکی قسەکە بە دوا ئەکاتەوە بەڵامەوە لەو سەردەمەیە چۆکیاندا نایە بۆ هیچ حەقێک واتە تەنانەت لە ئاژەڵ خراپتر لەهانێ سیفاتە تەعاملیانە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم مرۆڤانەی گۆڕی ئەم کۆمەلگای گۆڕیە زانی بۆ چ کۆمەلگایە کە کورتترین پێناسی ئەو مەملەکەتە بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تیا هات کە قورئانە فەرمێ گۆڕی بۆچی گۆڕی بەوەی کە خوای گەورە پێیان بفەرمێ کنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس بوون بە خەیری ئومەت گۆڕینی بەو ئینسانانی خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بفەرمێ خەیر الناسی قەرنی گردنی بە خەیری ناس کە بڵێ لەو قەرنەیە بووم کە منی تیا ژیام لەوەش زیاتر گەیە دنیا ئاسێ خوای گەورە پێیان بڵێ رضی الله عنهم ورضوا عنه بەڵام پرسیارەکە لێرەیە ئایا جاهلیەت کە ئێمە زۆر جار وشەیەکە بەکارهێنین وەکو جلێو بۆ خەڵکی نەزان یا دوور لەم پەیامەی ئێمە یا هەڵگری ئەم پەیامەی ئێمە نەبێت کەەوە خۆی غەڵەتە جارێکی تر قابلی دووبارە بوونەیە بەڵێ خوای گەورە لە قورئانە فەرمێ ولا تبرجنا تبرج الجاهلیة الأولى زانان ئەڵێن مادام ئەڵێ تەبەڕوجی جاهلیەتی یەکەم مەکەن کەواتە جاهلیەتی دووەمیژەیە قابلە موسیسانی مسلمانیش تووشی ئەم جەهالەتانە ببێ ئەوەی کە وەسفی جاهلیەتی ناوندراوە ئەو ئەخلاق و هەڵسو کەوت و تەبیعەتانە بەڵێ ئینسانی مسلمان قابلێتی تووشی ببێ ئەجینا بە ئەباذەڕی ناوە ئەی ئەباذەڕ إنك امرؤ فيك جاهلية ياك دعوة قبليانة كريان وازي لبيننا أما متينة أما دعوة جاهلية كواتا أشياء مسلمان هالقري همان أخلاقيات والسلوكيات جاهلية وسردما ببيع وأشياء بشرية يشتوشي ببيع بويا لم سردما همو نقطاني كجمارد مان لەمۆ خاڵانی ژمارمان کە لەو سەردەمەیان ناونراوە بە جاهلیەت و قورئان وەسفیەکات و لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسیاتوە ئێستا دووبارە نەبۆتەوە بەڵکو لە بەشەریەتا دووبارە بۆتەوە بە فۆرمێکی تر بە ناونیشانێکی تر بەڵکو قانونی کراوە بەڵکو منەظەمات و دەیان ڕێکخراوی بۆ دروستکراوە بەرگی بەبەراکراوە لەوەش زیاتر ئێستا موسڵمانان زۆر جار توشبووی ئەم دەردانن کە تووشیان بووە بۆیە ئەو پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هاتووە تایبەت نییە بە زەمانێک بەڵکو هاتووە بۆ هەموو زەمانەکان عیلاجی ئەم مەسەلەیە بکە کە ئەولاتر ئەوەیە مسلمان لە پێش هەموو کەسێکە بەم پەیامە بە تایبەت لە یادی مەولودا یەکەم کەس بێ کە خەریکی خۆی بێ سازاندنی خۆی بێ بوندیاننانی کەسایەتی خۆی بێ جارێکی تر بە پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەفتیش و ئینسپێکتی خۆی بکات چه هەڵگرێکی تەبیعەت و ئەخلاقیاتی جاهلیەتەوە ناخوا بە پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تایە تەرکی بکە لە پاش ئەوە خەریکی بەشەریەت بێ وەکو کردار و وەکو بنیادی مرۆڤسازی لە مرۆڤەکانە بە تەوەرەی دووەمیانەوەی کە ئەمەیە بڵێم ئێستا لەوە چی هەنێک کەسە قسەیە کە ببیستێ بڵێ ئەڵڵا ئەمانە محازەرەی ئینسانیەت و مرۆڤسازی بەیەماڵێنەوە لە کاتێکە دواکەوتوترین کەس ئێستا لەسەر زەوی هەبێ موسڵمانانە بگرە پێمان ئەڵێن ئەوەی ئێوەشی دواخستووە بەشەریەتی دواخستووە دینەکەی ئێوەیە ئێوە دینێکی کۆنەپەرستانەتانەیە ئێوە دینێکتانەیە کە ناتوانێت ژیان بگۆڕێ و ئێوە خاوەنی کەسانێکن کەسایەتیەکن کە ناتوانن هیچ لە ژیانە بگۆڕن ئێوە لە عالەمی سێمن ئێوە دواکەوتون ئێوە هاتون دەرزی مرۆڤایەتی بێماڵێنەوە ئێمە لە جوابەکە بەداخەوە جاری وا داعی و مامۆستا و هەتا زانایانی معاسری شتی ئەەکەون لەو مەسەلەیە ئەیانەوێ وای پیشان بن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی عەبقەریەتەکەن ئەمان بڵێن پێغەمبەری خوا ئێمەش عەبقەری بووە باسی فەیلسوفەکەن ئێمەش بڵێن کاکەوە ئێمەش فەیلسوف بووە باسی زانایی ئەکرێ بڵێنەوە ئێمەش زانا بوو دانا بووە ئەو ئاەتە ئەو حەدیسە ئەو ئیعجاز علمی قورئانە ئەمانەیە بڵێن ئەوەی ئێمەش کاکە دانا و زانا و حەکیم بووە وەکو چۆن ئێوەتانەوە چونکە ئێمە لە زەمانێکی مادیگەری ئاژین شتەکان هەتا مەنهەجە دیریاسیەکانیش بۆ مەنهەجە مادیە ئەپێوریە ئینسانەکانیش بۆ ئەپێوریە و فلانە ڕۆژ ڕۆمانوسە و فلانە فەیلسوفە و فلانە بریبیریارە و فلانە ڕۆشنگەرە و ئەمانەوێ دیسان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ بپێوین کە ئەوە خۆی بۆ خۆی غەڵەتێکی منهەجی ئێمەیکەین ڕاستێم پێغەمبەری ئێمەوە هەمووی بووە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناتوانی بۆ سفی بکەی بڵێ وەڵا ئێمەش پێغەمبەرمان هەموو ئەو شتانەیە ئێوە ئێڵێن چونکە پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم نەهاتووە بۆ ئیشی خۆی
نەهاتۆ بۆ منسەبێ نەهاتۆ بۆ ناونیشانێک خۆی هەڵی بگرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهاتۆ پەیامێ بێنێ لەگەڵ مردنیا کۆتایی پێ بێ و تەنها ناوی لەسەر کتێبەکان بێ پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم کە هاتووە وتێتی قرآن وكذلك أوحينا إليك روحا من عندنا هاتو روحي بيه روح بۆ ئینسانەکان بۆ معنای دیسانەوە ڕۆحیان بەبەرا بکاتەوە و زینیان بکاتەوە لە ئینسانێک کە هەر بە وشە ئینسان بێ بیکە بە ئینسانێکی زین و ڕۆحی بەبەرکە ئێمە لە سەردەمێکە ئاژین وەکو مسلمان فێرکراوین و ئەدەبمان فێرکراوە کە ڕێز لە فەلاسیفەکانمان نەگرین زاناکانمان نەگرین داناکانمان نەگرین حتا ڕێز لە وێنە کێشەکانیشمان نەگرین نیگار کێشەکانیشمان نەگرین ئەزانین ژیان بەبێ ئەوانە تامێکیشی نابێ بەڵام ئەشزانین لە زەمانێکە ئاژین مرۆڤایەتی هیچی کەم نییە لە مەناهیج لە کتێب لە جامیعات هیچی کەم نییە لە زانست لە عەقڵ ئەزانین هیچی کەم نییە لە بیناکان لە بیناسازی لە بنیاد لە حەزارەت ئێمە هیچی کەم نییە مرۆڤایەتیە لەمە هەمووشی لە لای ئینسانی موسڵمان ڕێزلێگیرا و تەقدیر کراوە بەس ئەوەی کە ئێمە ئەبێ بزانین و ئەبێ بەرامبەرەکانیشمان تێبگێنین ئەوەیە کە ئەم ئینسانە لەسەر زەویە پێویستی بە ئینسانێکە بە مرۆڤێکە پەروەردەی دەسی مەناهیجی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم تعامل بەم زانستە و بەم تەکنەلۆجیا و بەم عیلمە بکا لەسەر زەویە ئێمە ئەزانین کە مرۆڤایەتی لە هیچی کەم نییە جاری وایە تەعن لێمە ئەدرێ بە عیلم و معریفە کە ئێمە دواکەوتوین توایە خۆ ئێمە لە سەردەمێکە هەر یەکێک کە دەیان نمونە هەیە یەکێکیان باس بکەین یەکێکی وەکو کارل مارکسی فەیلسوفی سکۆتلەندی ئێمە بە قسەی خۆیان هێنینەوە بۆیان کە فەرمێ کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات و حەزارەتی ئیسلامی دروست بوو لەسەر زەویە ئەوەنەی نەبرد علم و معرفەتی مسلمانان گەشت هەموو دنیا پێی سەرسان بوو ئەوەنەی نەبر هەموو سەرزەوی گرتەوە بە معنایەکی تر وەکو لەکێ لە فەیلسوفەکانیان ئەڵێ ئینسان گەشتە ئاستێک لە دوای ئیسلامیشا بگاتە ئاسمانەکان و بەژێر بەحرەکان و بەژێر عەرزیشا بڕوە بەس ئینسان نەیتوانی وەکو ئینسان بەسەر زەویە بڕوە ئێمە هاتوین پەیامی محەممەد صلی الله علیه و سلم بە بەشەریەت بین کە بڵێن کاکە عیلم و معریفەت هەموو کەس هەڵگرێتی ئێستا دکتۆر دلێر خۆی لێرەیە دوێنێ یەکێک لە دکتۆرەکانی بەریتانیا لە لەندەن کە ئەگەر بینی بێتان مقابلە کرا لە یەکێک لە کەناڵەکان جۆرێک چارەسەری نەخۆشی دۆزیەوە عیلم و معریفەت لە هەموو سەردەمێکە ئەکرێ خەڵک خاوەنی بێ مسلمان حەزارەتی بێ خاوەنی بێ ئەمانیش بن خاوەنی بن بەڵام خاوەن دارێتی عیلم و معریفەت ئێمە قەناعەتمان وا هەیە و خۆشیان بە نمونە باسمان کردووە هەتا یەکێک لەوانە مایکل هارتی مؤرخی ئەمریکی کە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دایانێ بە یەکەم کەس لەو سەد کەسەی لە جیهانایە ئەفەرمێ کە لە صفاتەکانی ئەو بتوانی دین و دنیا کۆ بکاتەوە لەگەڵ یەکە ئێمە ئەڵێن هیچ مشکلەمان نییە لەگەڵ ئەم حەزارەتەکە هەیە بەس مشکلەمان هەیە لەگەڵ ئەوە کە ئینسان وەکو ئینسان مرۆڤی بۆ ساز نەکراوە ئەم حەزارەتە بەڕێبەڕیەوە ئێوەی بینن هەر لەژێر وەکو یەکێک لە نووسەرەکان ئەڵێ محەممەدی مجتەهیدی شەبەستری ئەڵێ لێ کتێبی ئیمان و ژیانە ئەڵێ مناڵ کە یەکەم جار پاسکیل لێ خوڕێ سەتاییەکی هەیە بەڵام کاتێ بێ بە ماتۆڕوە بێ بە پاسکیلە بێ بە دووتایی ئیستۆپی بۆەکەن ئەفەرمێ ئەم ژیانەی کێسێمە تێکەوتوین بە شەریەت ئەبێ وەکو پاسکیلی دووتایی و ماتۆڕ ئیستۆپێکی هەبێکە ئەو وا بۆیە چێ ئەو ئیستۆپا بێ دەوری دینی ئەمە بیبینێ ئەجینا عیلم و معریفەت وەکو ئەوانی شاری پێیان ئێستا ئینسان گەشتۆتە ئەو پەڕی ئەوج لە زانست و زانیاریە بەڵام نەیتوانی وەکو بەشەر مامەڵەی پێ بکە غەزا ئەو شەبەستری نمونە بە هین ئێنێتەوە بە ڤێتنام و ئێنێتەوە کە لەو کاتەیە زەڕەی لێ درێ ئەڵێ ئەوانی کە زەڕیانایش خۆ لە زانست و نەخوێنەوار نەبوون زانا و عالم بوون بەڵام مرۆڤ نەبوون وەکو مرۆڤ خاوەنی پێیان بن ئێستاوی لە خەزەڕوایە خۆوانی کەی تەقێنەوە ئەوەی بەسەر مسلمانیانە خۆ نەخوێنەوار نایکە هەمووی زانا و دانایکە حەزارەتێکی کە کە حەزارەتی ئەوروپیە ئەیکا زۆر باش ئینشەڵا من لە سێ دەقیقە یەکەم حەزارەتی ئەوروپیە کە ئەیکا ئەوەی کە ئێستا بەشەریەت و مرۆڤایەتی پێویستی پێیەتی مرۆڤێکە پەروەردەی پەیامی قورئان بێت پەیامی مرۆڤ لە مەدرسەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مرۆڤسازی بۆ کردبێت لەوەی کە نییە بەشەریەت
گەشتۆتە ئەوجی حەزارەت بەڵام تازە بە تازە بیر لە جنس گۆڕی نەگرێتەوە نەکوڕ بۆ کچ بەڵکو چۆن ئینسان ببێ بە حیوان ببێ بە سەگ ببێ بە پشیلە ڕاستە مرۆڤایەتی گەشتۆتە ئەوجی حەزارەت بەڵام مشکلەی هەیە لەوەی مرۆڤی با بەڕێوە ئەو چەرمەسەی بگرە ئینسان داخی تەکنەلۆجیا و حەزارەتی ئێستا مرۆڤایەتیە داخ بووە بەرچاوترین نمونەشیانەوەیە کە ئێستا ڕوئەیە لە غەزەیە کە ئەتوانین کە هیچ معنایەکی نێشتۆتەوە بۆ هیچ تەقەدومێکی حەزاری لە بەرامبەر ئەوەیە کە ئینسانانێکی بەمبەڕێەوە کە ئەتوانین بڵین مەفهومی نائینسانیان بەسەرا بسە پێ لە هەمووی گرنگتر و وەکو قسەی ئەخیریش بیکەم برانی بەڕێزم ئەوەیە کە لەوە چێ سەو قسانە کە یەکەین تۆزێ قورس بێ بەلای هەنیە کەسێەوە بڵێ ئێوە چۆن مەسەلەن ئەڵێن ئەمە مرۆڤایەتی ئاتاجی مرۆڤە قورئان لەوە زیاتر ئەڵێ ئێمە هێشتا تەخفیفمان کردووە قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا استجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم شوێن ئەم پەیامی خوا و پێغەمبەری خوا بکەون ئەگەر بانگی کردن بۆ پەیامێک کە جارێکی تر زیندوتان ئەکاتەوە زانایان ئەڵێن زیندوکردنەوە مەبەستی چییە؟ زیندوکردنەوەی خواردن و خواردنەوەی جلوبەرگە کۆشک و تەلار و تەکنەلۆجیایە ئەڵێن نەخێر مەبەستی لەم یوحیکومە زیندوکردنەوەیە کە ئینەما قورئانە فەرمێ ئەگەر مرۆڤ بێ کاتێک دەتوانی بڵێ مرۆڤی ساغ و سەلیمە بە پەیامی محەممەد یا پەیامی خوای گەورە پەروەردە کرابێ و گۆش کرابێ لما يحييكم بەڵکو لەوەش قورستر قورئانە فەرمێ ئەوە من كان ميتا فأحييناه ئەسڵەن ئینسان بەم پەیامە زیینوە بێتەوە ئەجینا وەکو وجدانی مرۆڤاتی مرۆڤێکی مردووە بۆیە برانی بەڕێزم لە سەرەتای باسەکەیە وتمان ئەم یادە زیندووەکەینەوە بەس ئەسڵ واهیە بڵێن ئێمە هاتوین ئەم یادە زیندوومان بکاتەوە بەس چ زیندووکردنەوەیە برانی بەڕێزم پێشەوەی تۆ بیر لەوە بێت کە من بەیامی مرۆڤ سازیمەیە جارێ بێت تۆ خۆت ساز و ئامادە بکەیت کە موسڵمان هەموو گیانمان عیب و عارە ئێمە ڕاستە لە خۆشەویستی پێغەمبەر کۆی کردوینەتەوە هەموومان لە مەحەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆش کۆبووینەتەوە هەموومان عەشقمان هەیە بۆی بەس ئەوەی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم لێمەی داواکە لە حاڵەتی عەشقمانەوە بۆی ببین بە معشوق عاشق ئەوەیە ئێمە لێرە و سەیری ئەو دارستاناکەین جوانە سەیری تیشکی ڕۆژەکەین جوانە بەس معشوق ئەوەیە کە تامی لێبینێ لەزەتی لێبینێ مامەڵەی لەگەڵەکە هەر ئەوە شەخوای گەورە لە ئێمەی داوا کردووە قل إن كنتم تحبون الله ورسوله قل إن كنتم تحبون الله ورسوله فاتبعوني يحببكم الله ئەو خۆشەویستیە بێت لە حاڵەتی خۆشەویستیە سەکۆی کردوینێتەوە ببێ بە ئیتباع ببێ بە تەبعیەت فاتبعوني يحببكم الله کە ئومێد دەکەین ئینشاءالله ئەم یادانە ببێتە داسڵەکێنەر ببێتە جارێکی تر بە خۆداچوونەوە بە ئومێدیەوە ئینشاءالله خوای گەورە لەسەر شارێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بمانژێنێ و بمامرێنێ و لەژێر ڕایەتی ئەوە لە قیامەتە ئینشاءالله هەر هەمومان حەشر بکرین و لەگەڵیان لە بەهەشتەکەیان کۆببینەوە و لە کۆتاییە سەڵاوات بەنە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اللهم صل على محمد وعلى آل محمد دەستان خۆش و مەمنون و دای لێبوردنم ئەگەر زیاد باشە